بینەرانی عزیز بە خۆشحاڵیەوە لە بەشی دووەمی پرۆگرامەکەمانین مامۆستا داستانمان لەگەڵە کە ڕێنماییکاری پەروەردەیە لە قوتابخانەی کۆششی نەحکومی. مامۆستا داستان ڕۆژێک چۆن بوو ئەمڕۆ؟ باش بوو، ئاسایی بوو. لەگەڵ منداڵەکان تۆزێک تەحەموول باش بوو، ئەگەر پێویست بە ئارامێکی زیاتر تایبەت بازنەی یەکەم پۆلی یەک. مامۆستا داستان دەمەوێت لەوە دەست پێ بکەم ئایا منداڵ هەبووە کە بێتە قوتابخانە یەکسەر ڕقی لەوانەکان و ڕقی لە ژینگەکە و ڕقی لە هەموو شتێک بێ، ئایا ئەمە پەیوەندی بە باخچەوە هەیە یان هەر بۆ خۆی منداڵ حەز لە قوتابخانە ناکات؟ چون لەبەر ئەوەی منداڵ لە ژینگەی ماڵەوە دێکسە لە بۆ ژینگەی نوێ قوتابخانە ژینگەی نوێ لە بۆی هەندێک لە منداڵەکانیش ناسپێدانی زیاد لە پێویستیدا باڵەوە ئەکید چونکە هیچ دامەزراوەیەک و کەسایەتێک لە دەرەوەی خێزان ناتوانێت بە هەمان پێوەری خێزان نازی منداڵ هەڵبگرێت. مامۆستا ناتوانێت وەکو خێزان هیچ دامەزراوەک نەک بەس مامۆستایانی ناتانی هەمان هەست بە منداڵەکە بداتن، ینی هەست بۆیە کە دێتە قوتابخانە ژنگەیەکی نوێ و حەزی لەو شوێنە ئەمە تووشی شۆک دەبی هەندێک لە منداڵەکانەوە بەشەشیان ینی هەمویان هەندێکیان زۆر ئاسایی دێنە قوتابخانە. گریان هەبووە وانە لە پۆلی یەک حاڵەتی گریان هەیە هەتا چەند بیدایەتی مەکتەبیانی چەند ڕۆژێک دواتر ئاسایی دەبێت. ئەمە بە تایبەت بۆ مامۆستاش زۆر زەحمەتە تاوەکو ئارامی بکاتەوە وانەکان بخوێنێەوە ژینگە نوێی پێ بناسێنێ. یەک لە هۆکارەکانی دیکەش ئەوەیە کە لە باخچەی وانەکی ئەو تۆی نەبووە زیاد دەپێویست بکە دە یەکسەر واجب بوو بابەتی دەبی هەندێک زەحمەتە ئەگەر هاوکاری نەکرێت لە ماڵەوە یارمەتی نەدرێتن. خۆی لە باخچە چی دەکەن زیاتر پێش ئەوەی بێن بۆ قوتابخانە لە باخچە زیاتر یاریکردن و وانە خوێندنە زیاتر یاریکردنە پێم وایە بۆیە کە دێنە ئەو ژینگە نوێیە شتەکان زیاتر کرداریە. بەس ئەوە نییە ها بابەت دوو دەرسی بخینن و واجب وانەکان ئەکادیمی و زانستی نییە لە باخچە زیاتر تەنیا یاریکردن و تێکەڵکردنی منداڵان و دروستکردنی پەیوەندیە لەگەڵ یەکتر بۆیە کە دێنە ئەو ژینگەیەکی نوێ بوو ئەوان. دەمەوێت لەوە بپرسم منداڵ هەیە دەگرێت بێگومان ئەمە بۆ مامۆستاش زۆر زەحمەتە ئەی بۆ ڕێنمایی کار چۆنە لای ئێوە زەحمەتەوانە یەکەم جار دەبی پەیوەندی لەگەڵ خێزانەکەی دروست بکەین لەگەڵ دایک و باوکی منداڵەکەی ئایا سەبەب چیە لە ماڵەوەش ئەو هەیە یان بەس لە کاتی کە دێتە قوتابخانە چونکە هەیە لە ماڵەوەژیان بەردەوام دەگری نازی زیاد لە پێویستی پێدرایە بانجی دەکەی قسەی لەگەر دەکەی لەگەر مامۆستای بابەتەکەش باز دەکەی کە هەوا بکە قوتابخانەی خۆش بێتن.